ئەگە برم لە مادەی 130 زۆر خراپتر ئێرە وای لێ هاتووە ئێستا ئەمە هەر شوێنێکی پێداچین ئەرێ کاکە بڕۆ لە لەولای دانی داواکارێکەمان ئەەکەین ئەرێ بڕۆ کاکە سەر بەو لەنەوە دۆڵی مەلەکانی سەربەناحیەی خەلیفانە لە قەزای سۆران دانیشتوانی ناوچەکە بەدەستکەمی خزمەتگوزاریەکانەوە گرفتارن بە تایبەتی خراپی ڕێگا و بانەکانیان لە دوای نزیکەی سێدەیە لە حکومڕانی کوردی تاوەکو ئێستا ڕێگا و بانەکانیان قیرتاو نەکراون دانیشتوانەکەی هۆکاری خزمەت نەکردنی ناوچەکەیان دەگەڕێنەوە بۆ ململانەی حزبی نێوان پارتی و یەشێتی ئیدارەکە عایدی خەلیفانە بە سنووریش وەکو سنووری ئێچێتیە ئەنی تا ئێستا بڵێ ژێری سنوورەکە عایدی ئێچێتیە ئارەوەلا بووینە قوربانی بینی دوو عیزباینە هەتا ئێستاوەن لە هاتێزا هیوادانی لەوەی بە دواوەگا ینی ئەوانە باش بن و ینی ئاوڕێک لە فەقیر و فەقاری بدەنەوەگەنا بە کورد بتەوێ نەتەوێ بەرەو تێچوونە ینی گوندەکان هەموو بەرەو دارمانن ینی خەڵکەکە لێرە چ بکاگە هیچ خزمەتگوزاریەکی نێ هەتا ئێستا شەبەکەمان نییە لە ڕووی خزمەتگوزاری هیچ خزمەتگوزاریشی ئەوتۆ نییە فەرمەوە جادێ ڕێگاوبانە هەر باوەڕکە ئەگە برێم هەنی تەنەکتەر لێی ناڕوە ئەو بە خۆتان دەبینێت لە ڕووی خەتی ئەنتەرنێتمان نییە لە هیچ خزمەتگوزاریەک وەک پێویست نییە داوا لە حکومەتەکەین بە تایبەتی ئەو جادا ینی هەر سەرەکی ئەو جادەمانە بۆمان چاکە ئێستا سپەینیا من بەخۆم ئەسمە دەوام ئەگە ئەو ڕێ بەفرکەوێ بەخوای دەبی لێرە ببینەوە لەبەم هەردوو لا بوویتە محەڕەمەوە چون محەڕەمی لە هاتوو منتیق لەبەر پارتی و یەکێتی محەڕەمەیە نە ئەو لە بەوی چاکانەویش لە بەوی چاک زارا لێرە بە بیزە قەیسووی غەریفانێ ئەلعام بەس هاتەشی ناگەیی لەبەر کەند و کۆرافە سەبارەت بە گرفتی دانیشتوانی دۆڵی مەلەکان بەڕێوەبەری ناحیەی خەلیفان دەڵێت چاکردنی ڕێگاوبانی دۆڵی مەلەکان پێویستیەکی گرنگە و ئێمە داواکاریەکانمان بە سەروی خۆمان گەیاندووە یەکێک لەو پرۆژانە لە بواری ڕێگاوبان بریتی بووە لە لای ئێمەوە بریتی بووە لە چاکردنەوە و نۆژەنکردنەوەی ڕێگای دۆڵی مەلەکان کە پێویستیەکی گرنگی ئەو ناوچەیە سەرڕای ئەمەشەوە هەوڵمانداوە لە پلانی وەبەرهێنان کار لەسەر بکرێت بەوەی کە وەکو ناوچەیەکی گەشتیاری بژانەوەی زۆرتر بەخۆیە ببێنیت دۆڵی مەلەکان لەنۆ گونپێک دێت و کەوتۆتە دابەشکاری سەردەمی دوو ئیدارەی زۆنی زەرد و سەوز لە ڕووی ئیداریەوە سەربەناحیەی خەلیفانە لە قەزای سۆران و لە ڕووی ئەمنیشەوە سەربەیەکێتی نیشتیمانی کوردستانە هەر ئەمە شوای کردووە خزمەتگوزاری بە دانیشتوانی ناوچەکە پێشکەش نەکرێ و بەدەست خراپی ڕێگاوبان و کەمی خزمەتگوزاریەکانی ترەوە بناڵێن و هاوڵاتیان ببنە قوربانی بیری بەرتەسکی حیزبی دوای 28 ساڵ لە حکومڕانی کوردی هاوڵاتیان هێشتا قوربانی ململانەی دوو حیزبی دەسەڵاتن خزمەتگوزاریەکانیان پێشکەش ناکرێت پرسیارەکە ئەوەیە تاکەی هاوڵاتیان دەکرێنە قوربانی ململانەی ئەم دوو حیزبە ئازاد و مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام دۆڵی مەلەکان